بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي آمين خۆشەویستانم خۆشحاڵم کە لە ئەڵقەی ژمارە 69 لە بەرنامەی نووسین و یادەوەری بە خزمەتەوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستان هێشتا لە کتێبی تەوژمی ئیسلامی و ئەلمانی خاڵە هاوبەش و جیاوازەکانیان ڕەنگە پرسیارەوە بکرێ و چەند جارێکشم پرسیارەمان بیستۆتەوە چۆنە ئەوەنە لەسەر ئەم بابەتەمانەوە یاخود لە ناو ڕۆژی ئەم کتێبەیە ئەوەنە ستارتان گرتویان ئەو بەرنامەتان لەسەر کردو. ئەوش جوابەکەی ئێمە هەمیشە ئەوە بووە کە ئەم کتێبە خۆی لە کۆمەڵک بابەتی جیاواز بینیوەتەوە و ئەم بابەتانە پێویست بەواکە کە لە سەریان بوەستی و زیاتر ڕۆشنیان بخرێتە سەر لەوانە بوونناسی بابەتی بیرروبڕوا بابەتی حکم و سیاست هەروەها فکر و زانست. ئێستاش دەمانێت بچینە سەر تەوەریەکی تر لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیرەویش پەیوەندی بە بابەتی ئابووری و هەروەها ژیان و گوزەرانەوە هەیە. مامۆستا زۆر سوپاس دەکەین بەخێر بێ بۆ ئەڵقەی ژمارە بەخێر بێن کاکە پەیوەند خۆت و هاوکاران بەخێر بێن. سوپاس دەکەین مامۆستا لە بابەتی یاخۆی با بڵێن لە ئەڵقەی پێنجەمە لە بواری ئابووری و ژیان و گوزەران لە کتێبەکە ئاوا هاتووە دید و بۆچوونی سیکۆلاریزم لەمەڕ ئابووری و ژیان و گوزەران. جەنابەت دەنووسی خەڵکی ئەوروپا و ڕۆژئاوا پاش ئەوەی ئەڵمانێتیان وەک ئاین و بەرنامەی ژیان و گوزەرانیان پەسەند کرد چەندان جۆری سیستەم و بەرنامەی ئابووریان تەبەنی کردووە کە هەندێکیان دژ و پێچەوانی یەکترین. مەبەستمان ئەو دژ و پێچەوانی یەکتریە چیە مامۆستا بۆی زیاتر ڕوون بێتەوە؟ الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. كاك پەیوەند دیارە سیکۆلاریزم لە ئەوروپا لە ڕۆژئاوا بەگشتی بە ئەمریکاشەوە کاردانەوە بوو نەک کار، وەکو لە ئەڵقەکانی پێشوەشدا باسمان کرد لە کاردانەوەی زوڵم و ستەمێک کە بە ناوی ئاینەوە دەکرا و لەلایەنی سێ کوچکەیەکەوە دەکرا کە بریتیبوون لە پاپا و پادشا و دەرەبەک. ئەوانە سێ کوچکەیەکیان پێک هێنابوو کە پاپا وەکو نوێنەری خوا سێبەری خوا حکمی دەکرد و پادشاکانیش بە زۆری ڕەوایەتیان لە پاپا وەردەگرت و دەرەبەکیش لە پەنای ئەواندا وەکو مشەخۆرێک خاوەنی زەوی و زار و خاوەنی ممتەلەکاتی زۆر و خەڵک و جەماوەریشی زۆر ڕەشەڕووتیشە بوو. لە کاردانەوەی ئەم بارودۆخە پڕستەمەدا کە هەم ستەمی سیاسی تێدا بوو هەم ئابووری تێدا بوو هەم ستەمی فیکری تێدا بوو سیکۆلاریزم سەری هەڵدا. بۆیە کاتێک سیکۆلاریزم سەر هەڵدەدا لەوێ حکمی دینیە ئەوان یەکسەر گوتیان حکمی غەیرە دینی. خۆی سیکۆلاریزم یعنی دژی دینی یا دنیایی کە من لە پێناسەی سیکۆلاریزمدا لەسەر چاوەکانی خوانە هێناومە کە ئەو ڕێڕە و مەسلەکەیە گرنگی دەدا تەنیا بە ژیانی دنیا و ئاور ناداتەوە بەلای ڕۆژی دوایی و ژیانی ڕۆحی و ڕۆژی دواییدا. گرنگی پێدانی خۆی چڕ دەکاتەوە لەسەر دنیا و لەزەت وەرگرتنی زیاتر لە دنیا و زیاتر خۆش ڕابواردن و ئەوانە بەبێ تێخوێندنەوەی دین و عەقیدە و چارەنووسی مرۆڤ چ لە دنیادا لە ئەنجامی ئەو شێوە ژیانەدا چ لە ڕۆژی دواییدا. بۆیە کە سیکۆلاریزم وەکو کاردانەوە سەر هەڵدەدا دیارە هەم لە ڕووی سیاسیەوە کە پێشتر باسمان کرد لە تەوەری پێشتر باسمان کرد لە ڕووی حکمڕانیەوە پەنا دەباتە بەر کۆمەڵێک سیستەمی سیاسی یا ئیداری بۆ بەڕێوەبردنی کۆمەلگا کە ئەوانیش دیسان زۆریان پێکەوە ناکۆک بوون پەنا دەباتە بەر ئۆتۆکراسی و تاکگەرایی و پەنا دەباتە بەر دیموکراسیش حکمی خەڵک.
هەروەها پەنا دەباتە بەر دیکتاتۆریەت و حکمی میراتی لە ڕووی ئابووریشەوە دیسان لە بەروی سیکۆلاریزم بۆ خۆی لە خودی خۆیدا هیچی تێدا نییە کە دەبێت ئابووری بەو شێوەیە بێ بۆیە ناچار بۆ کە بێنێ بگەڕە بۆ بیردۆزەیەک کە لە ڕووی ئابووری و ژیانی خەڵکی پێی هەڵسوڕێنێ بۆ جارێک پەیوەندی بۆ یا سیکۆلاریزمەی ڕۆژ ئاوا پەنای بردو بۆ لیبرالیزم و بۆ کاپیتالیزم سەرمایەداری ئەوەی ڕۆژهەڵاتیش پەنای بردو بۆ سۆسیالیزم و کۆمۆنیزم کە ئەوانە دوژ و پێچەوانەی یەکدین واتە هۆی پەنابردنی سیکۆلاریزم بۆ ئەو سیستمە ئابووریە دژیەکانە ئەوە بۆ کە بۆشاییەک هەبووە بۆ ڕێکخستنی ژیانی ئابووری و ژیان و گوزەرانی خەڵک لە ڕۆمادێکەوە دەبایە سیکۆلاریزم پڕی کاتەوە سروشتی سیکۆلاریزمیش دیاری ناکات چه سیستەمێکی دەوێت هەروەکو لە ڕووی سیاسیشەوە دیاری ناکە پێشتر قسەمان لێ کرد بۆیە سیکۆلاریستی تەواوعیار هەبووە دیکتاتۆریش بووە وەکو ستالین و وەکو مۆسۆلۆنی و هیتلەر و ئەوانە هەشەکە دیموکراسی تەبەنی دەکات هەر خۆشی بە سیکۆلاریز دەزانێت بە هەمان شێوە لە ڕووی ئابووریشەوە هەم ئەوانەی کە کاپیتالیزمیان تەبەنی کردووە سیستمی سەرمایەداری بە تایبەت لە بەشی ڕۆژ ئاوای جیهان و هەر پێدەگوتری ڕۆژ ئاوا واتە بە ئەوروپا بە ئەمریکاشەوە چل ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی دنیا کە سیستمی سۆسیالیزم و کۆمۆنیزم کە سۆسیالیزم جۆرێکە لە قۆناغێکە یاخود جۆرێکە لە جۆرەکانی کۆمۆنیزم و دواییش لە چینیش ئەویش ماویزم کە دەژێڕدرێتەوە بۆ ماوچی تۆنگ ئەویش هێندە وردە جیاوازی هەبوو بەڵام گرنگەوەیە ڕۆژهەڵات زیاتر ئەو سیستمی ئابووری سۆسیالیزم یا ئیشتیراکی هاوبەشێتی بەڕواڵەت ئەگەنا لە ڕاستیدا وا نەبوو واتە خەڵک هەمووی هاوبەش بێ لە خێویبێرەکاندا کە لە حەقیقەتیش داوا نەبوو مامۆستا پرسیارێک لە پەراوێزی ئەم بابەتە هێنم ئەویش ئەوەیە کە مامۆستا عەلی باپیر کە باس بەتایبەتی لە چوارچێوەی ئەم کتێبە ئیسلام و عەلمانیەت تەوژمی ئیسلامی و عەلمانیەت ئێمە زۆر قسەمان لەسەر بابەتی عەلمانیەت کردووە عەلمانیەت لێرەدا مامۆستا وەکو بابەتێک باسیەکە یاخو وەکو ئایدۆلۆژیەکی دژە ئاین یعنی ئێمە لێرەیە بە ئەوە بڵێم مامۆستا عەلی باپیر ئەوێ بە تێڕوانینێکی ئاینیانە یاخود با بڵێم بە تێڕوانینێک کە پێی وایە کە ئەلمانیەت دژی دینە ئەوێ بیسەلمێنێ کە ئەلمانیەت لە زۆر شتانەی پێکاوە بە تایبەتی لە مەسەلەی ئابووری و لە مەسەلەی ژیان و گوزەرانە یاخود مامۆستا عەلی باپیر لە سەرچاوەی یەکەمەوە ئاگای لە سیکۆلاریزم و لە ئەلمانیەت هەیە وەکو بابەتێکی واقعیش لێرەدا باسەکات وڵا کاک پەیوەند من هەم لە کاتێکە لە سیکۆلاریزممان کۆڵیوەتەوە و لە کتێبەکانی دیکە کە پێشتر قسەمان لەبارەیانەوە کرد ئیسلام و ڕێچکان کە لە مارکسیزم و لینیزممان کۆڵیوەتەوە لە هەر لە لیبرالیزم لە هەموو ئەو شتانەی دی من بەڕەوام نەزانیوەکە وەکو بەرگریکارێکی ئیسلام بێنم باسی ئەوانە بکەم چونکە ئەو کاتە لێکۆڵینەوەکە بابەتیانە نابێ لێکۆڵینەوەکی خودی دەبێ من لە خودەوە ئینتەلاقم نەکردووە و کتێبەکانی منیش دیارن یعنی من بۆ وێنە کە باسی سیکۆلاریزم دەکەم لە فەرهەنگەکانی خۆیانەوە و لە نووسەرەکانی نووسەر سیکۆلاریسەکانەوە قسەکانی ئەوان دێنم ئەسڵ من هەر بەڕەوای نازانم باسی هەر بیرۆکەیەک بکرێ لەو ڕوانگەیەوە باسی بکرێت کە ئەوە دژی ئیسلامە و من دەمێ بیشتێنم چون ئەو کاتە عاتیفە بەسەر عەقڵدا زاڵ دەبێ و خود بەسەر بابەتدا زاڵ دەبێ و ئەوە شتێکی ڕەوان نییە ئەوە قورئان فێری کردوون بەڕاستی خوای پەروەردگار دەفەرمێت قل يا أهل الكتاب لم تلبسون الحق بالباطل وتكتمون الحق وأنتم تعلمون لسورة آل عمران دا بپێغەمبەری خاتم دەفەرمێ صلى الله عليه وسلم بڵێ ئەی خاوەن کتێبەکان بۆچی حەق لەگەڵ باڵتیلدا تێکەڵ دەکەن حەق و ناحەق بۆ تێکەڵ دەکەن و حەقێ دەشارنەوە و لە حاڵدا کە دەشزانن نافەرمێ بڵێ ئەی خاوەن کتێبەکان ئێوە هیچ حەقتان نییە هیچ حەقێکتان بەدەستەوە نییە هیچ حەقتان لەلا نییە دەفەرمی حەقێکتان لەلایە بەڵام لەگەڵ ناحەقدا تێکەڵی دەکەن لیمە تەلبیسون الحەق بالباطل
هەروەها لە سوورەتی آلی عیمڕاندا خی پەروەردگار دەفەرمێ ليسوا سواء من أهل الكتاب أمة قائمة يتلون آيات الله آناء الليل وهم يسجدون هەموویان یەکسان نین لە خاوەن کتێبان کۆمەڵێک هەن ئاەتەکانی خوا دەخوێنەوە ئیمان بەخوا دێنن وەک ڕوژ بۆ خوا دەبن هەروەها هەر لە سوورەتی آلی عیمڕاندا چونکە لەو سوورەتەدا زۆر باسی مناقەشە و توێ لەگەڵ خاوەن کتێبان بە تایبەتی نەسڕانیەکاندا کراوە دیسان خوای متعال دەفەرمێ قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم بەڵێ خاوەن کتێبەکان ورن بۆ وشەیەک کە یەکسانە لە نێوانی ئێمە و ئێوەدا واتە ورن با بۆ خاڵی هاوبەش بگەڕین کەواتە ئێمە لەگەڵ خاوەن کتێبانیشدا خاڵی هاوبەشمان هەیە لەگەڵ وەکو لێردا گوتومە لەگەڵ سیکۆلاریزمیشدا خاڵی هاوبەش هەیە لەگەڵ مارکسیزمیشدا هەیە لەگەڵ سۆسیالیزمیشدا هەیە بەڵام خاڵی جیاوازیش هەیە جا وەڵامی پرسیارەکە تەرەوەیە کە ئێمە من هەر ئەسڵەن بەڕەوای نازانم لەوێوە دەرچم بۆ باسکردنی بابەتێک کە هەڵوێستی چێ لە بەرامبەر ئیسلامدا کەیفی خۆتی هەڵوێستی چیە و چۆنە نا من تەماشای خودی خۆی دەکەم وا هەوڵ دەدەم جائیدی چەندەی پێکەم چەند نای پێکەم بەڵام گرنگە من ئەو بیرۆکەی ئەو فیکرەوە خودی خۆی تەماشا دەکەم واگەر حەقێکیشی بەدەستەوە بێ حەقەکەشی لێ دەسەلمێنم بۆ نا حەقێکیشی هەبێت دەیخەمە ئەولا وەکو گوتم ئەم شێوازە کە شێوازێکی بابەتیان و دادگەرانەیە لە خوای پەروەردگار و لە فەرمایشتی بەرز و بێوێنەی خوای پەروەردگارەوە فێر بووین مامۆستا لەم بەشەدا ینی من تێبینی ئەوم کرد بوو لەم بەشەی کتێبەکە داواتە لە ئاڵقی پێنجەمە کە بابەتی ئابووری و مەسەلەی ژیان و گوزرانێتە پێشەوە زۆرتر بە دنیایی بوون یاخود با بڵێن دنیایی بوونی ئەلمانێت یاخود سیکولاریزم دەرەکەوێت جەنابیشت ئەوە پێناسەیەکت هێناوە سیکۆلاریزم جوڵانەوەیکی کۆمەڵایەتیە ئامانجی ئەوەیە کە خەڵکی لە گرنگیدان و باغدانی بە دوا ڕۆژ لا بدات و بەرەو گرنگیدانی تەنها بەم ژیانە دنیاە ینی ئاڕاستیان بکە بەرەو ئەم ژیانە دنیاە بەڕای بەڕێستان ئەم هەر لە ئینسیکلۆپیدای بریتانی هێناوە ئاوا پێناسی ئالمانی باشە مامەسا بەڕای بەڕێستان ئەم بابەتی دنیایی بوونە هۆکارەکەی چی بوو کەوا مەسەن لە خۆراوە لە ڕۆژئاوا سەری هەڵدا و ئەم بە دنیایی بوونە هەمووی بە ئابڵێن خراپە نەخێر ئێمە لە دنیا داین و دەبێ گرنگی بە دنیا بدەین بای ئەوەندە کە دەیهێنێ وەلەو بارۆ ئاەتمان زۆرن ئاماژە بە هەندێکیان دەکەم بەڵام هۆی ئەوە کە سیکۆلاریزم ئاوا خۆی بۆ دنیا یەکلا کردەوە خۆی بۆ دنیا یەکلا کردەوە کە هەندێک لە شارەزایان بە سیکۆلاریزم دەڵێن دنیاگەرایی ئەدونیەویە و لەبەرەوە کە سیکۆلاریزم لە بەرامبەر ڕەوتێکدا پەیدا بوو کە هەموو شتێکی بەدین کردبوو یاخو پۆششی دینی بەسەر هەموو شتێکدادا بوو لە ڕووی زانستیەوە لە ڕووی فیکریەوە نەدەبوو هیچ کەس بیر بکاتەوە پێچەوانەی ئەوە کە تێۆکراسی دەڵێ حکمی دینی دەڵێ لە ڕووی ئابوووریەوە دەبزانینداخوا ئەوان چ دەڵێن لە ڕووی سیاسیەوە کاتێک حکمڕانێک ڕەوایەتی هەبوو کە پاپا ڕەوایەتی پێبدا هەندێک جار کێشە و گرفتی گەورە لە نێوانی حکمڕانان پادشاکان و پاپاکاندا پەیدا دەبوو جا هۆکاری ئەوە کە سیکۆلاریزم خۆی بۆ دنیایەک لا کردو تۆ لە بەرەوە لە بەرامبەر ڕەوتێکدا پەیدا بووە کە هەموو شتێکی بەدین کردووە و پۆشاکی دینی بەسەر هەموو شتێکدا داوە و دینی خستۆتە نێو هەموو کایەکانی ژیانەوە کە لە ڕاستیدا وان نییە ئەمما ئایا ئێمە دنیا و گرنجدان بە دنیا باەختان بە دنیا خراپە بە تاکید نەخێر تەماشا بکە خوای پەروەردگار لە سوورەتی ئەلبەقەرەدا دەفەرمێ فمن الناس من يقول ربنا آتنا في الدنيا وما له في الآخرة من خلاق ومنهم من يقول ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار أولئك لهم نصيب مما كسبوا والله سريع الحساب پێش ڕەخنە دەگرێت دەفەرمێ لە خەڵکی هەیە کەسانێک کە دڵن خوایە لە دنیادا بەشی باشمان پێ بدە بەڵام هیچ بەشیان بە ڕۆژی دواییەوە نییە هەشیانە لە خەڵک ئەوەی پێشم خوا ڕەفزی دەکات بەڵام هەشیانە دەڵێ خوایە لە دنیاشدا باشەمان بۆ بڕەخسێنە لە ڕۆژی دواییشدا دوایی خوا دەفەرمێ ئەوانە پشک و بەشیان هەیە لەوە کەەوە دەستی دێنن وەخواش لێپرسینەوەی خێرایە
تەماشا دەکەین خوا چاکەی دنیای پێش چاکەی ڕۆژی دوایی خستووە. جا من وەکو بیرەوەریەک بیژێڕمەوە باشە، لە ساڵی 96 بوو ئێمە لە سووریا داوەتی شێخ ئەحمەد کفتارۆ بووین، مفتی ئەو سای سووریا کە کورد بوو بە ئاسڵ. بیرەوەریکی بۆ جێڕاینەوە گوتی من جارێک لە وڵاتیەکی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا کە لەوێ ڕوحانیەت زاڵە بەسەر مادیەت و بەسەر گرنگیدان بەجەستە و جسم و ئەوانە، گوتی وتارم بۆ دانم نیش تەوەن خەڵکێکی مسلمان بوون، گوتی منیش ئەو ئاەتەم ئاوا خوێندەوە ربنا آتنا في الآخرة حسنة وفي الدنيا حسنة. گوتی هەموو قوڵاق بوون و شوار پێزێک بۆیان ڕاست کردمەوە و گوتی منیش دووبارە خوێنمەوە هەر بە هەڵا، هەر هێندەی کە قوڵاق بوون، جاری سێم خوێنمەوە هەر بە هەڵا. یوتیان شێخ وان نییە ئاەتە تۆ لێت تێک چووە، تم ڕاوەسن دەزانم ئاەتەکە دەفەرمێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڵام من تعبیرم کرد لە واقعی ئێوە ئێستا ئێمە لە دنیا داین، بەڵام ئێوە گرنگیدان بە ڕۆژی دواییتان هێناوەتە شوێنی دنیاش، لە ژیاتی دنیاش هەر خەریکی قیامەتن. ئێوە واتان کردووە، بەڵام خوا نافەرمێ، خوا دەفەرمێ بەندە چاکەکانی من ئەوانە کە دەڵ خوایە لە دنیادا چاکەمان بە قسمەت بکە و لە ڕۆژی دواییشدا چاکە. جا زانان لەبارەی چاکەی دنیا زۆر و توێژیان کردووە، قسەیان زۆر کردوون ڕوونکەرەوانی قورئان. بۆ وێنە هەیە نەکتوێتی چاکەی دنیا بۆ پیا و ژنی باشە، بۆ دیارە بۆ ئافرەتیش مێردی باشە. هەندێک گوتویانە ڕستی حەڵاڵە، هەندێک گوتویانە لەشی ساغە، هەندێک گوتویانە زانستە، هەندێک گوتویانە وەچە و منداڵی باشن، هەندێک گوتویانە خان و بەرە و جێگە و ڕێگەی باشە. بەڵام لە ڕاستیدا چاکەی دنیا ئەوانە هەووی دەگرێتەوە غەیری ئەوانە دەگرێتەوە. خوا بەگشتی فەرموویەتی ربنا آتنا في الدنيا حسنة، چاکەمان لە دنیادا بە قسمەت بکە، واتە چاکە پەیوەندی بە جیسمەوە هەبێ، بە جەستەوە هەبێ، بە ڕوحەوە، بە فیکرەوە هەبێ، بە دڵەوە هەبێ، بە تاکەوە هەبێ، بە خێزانەوە، بە کۆمەلگاوە هەبێ، چاکەمان بە قسمەت بکە. وفي الآخرة حسنة، چاکەی ڕۆژی دواییش ڕەزامەندی خوا پاداشتی خوایە. هەروەها لە سوورەتی قەسەسدا قارون یەکێک بۆ لە بەنو ئیسرائیل، واتە لەگەلە چەوساوەکەی موسا عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵام وەکو زۆر دەوڵەمەندی مشەخۆری ئەم ڕۆژگارە لە پەنای دەسەڵاتی فیرعەون و هاماندا سەرەت و سامانیشی زۆری وەسەرێک ناوە، هەروەکە و شەریکە دەزانێت لەگەڵ دەسەڵاتی سیاسیدا خۆوە نزیک دەخەنجە لەگەڵیاندا دەبنە شەریکە دەست لەم ڕۆژگاری خۆماندا، لەم هەرێمەی خۆماندا، لە عێراقدا، لە هەموو دنیادا ئەوە هەیە. جا قارون یەکێک بۆ لەوانە، خوای پروردگار دەفەرمێ إن قارون كان من قوم موسى فبغى عليه. قارون لەگەلی موسا بوو، هەر لە بەنو ئیسرائیل بوو، بەڵام زوڵمی لێکردن. بەچی؟ وآتيناه من الكنوز ما إن مفاتحه لتنوء بالعصبة أولي القوة. هێندەمان خەزنە دابوونێ کە کۆمەڵێکی خاوەن هێز بە هەڵگرتنی خەزنەکانیەوە یا بە هەڵگرتنی کلیلەکانیەوە لەسەر هێندێک ڕایەن ماندوو دەبوون. إذ قال له قوم لا تفرح إن الله لا يحب الفرحين. خەڵکەکەی پێیان گوت زۆر دڵخۆش مەبە، لا تفرح، فەرح یعنی زۆر ئەو پەڕی دڵخۆشی. ئەگەر ئینسان بە ماڵ و سامانی دنیا دڵخۆش بێ قەیدێ ناکە، بەڵام ئەو پەڕی دڵخۆشی نابێ بە ماڵ و سامان بێ. إن الله لا يحب الفرحين. دوایی دەڵێن وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنسى نصيبك من الدنيا. ئەمە تێڕوانیی زۆر هاوسەنگە بۆ ژیانی دنیا و دوا ڕۆژ. دەڵێ پێی دەڵێن وەلەوەی کە خوا پێیداوی منزڵگای کۆتایی پێداوا بکە، واتە ئەوە کە خوا پێیداوی بی کە بە ئامرازێک بۆ دەستێنانی پاداشتی خوا ولا تنسى نصيبك من الدنيا. بەڵام بەشی خۆشت لە دنیا فەرامۆش مەکە لە بیرت نەچێ. کەواتە تێڕوانینی ڕاست لەبارەی گرنگیدان بە دنیا و دواڕۆژ ئەوەی کە مرۆڤ دنیاوەکو خۆی تەماشا بکە کە شوێنی تیا تاقیکردنەوەی، ڕۆژی دوایی وەکو خۆی تەماشا بکە. جا ئەم ئەثەرە شتێکی زۆر جوانە، جوان تعبیر دەکاتەوە، دەڵێ اعمل لدنياك بقدر بقائك فيها واعمل لآخرتك بقدر حاجتك إليها. ئەوەندە بۆ دنیات کار بکە کە تێیدا دەمێنیەوە، ئەوەندەش بۆ ڕۆژی دوایت کار بکە کە پێویستیت پێیەتی. بەڵامی وا هەیە لە جیاتی قیامەتیش هەر لە خەم لە دنیا دەخوا، ئەوە تێپەڕاندنە لە دنیاگەراییدا. هیواش هەیە کە دەیەوێت قیامەتی بێنێتە ئێرە، کاکەس چێ بۆ تۆزێ خەم لە دنیات ناخۆیت، دنیایەکی تۆ شەڕافەت مندانە و عیزەتمەندانەت هەبێ،
خاوەنی ئیمکانیەتی خۆت بیچاو لە دەستی خەڵک نەبێ نەخێر آخر دنیا هیچ نییە باشە دنیا هیچ نییە لە ڕۆمادێکەوە لە چاو ڕۆژی دوایی بەڵام ئەو دنیاە کە لە چاو ڕۆژی دوایی هیچ نییە لە ڕۆمادێکەوە خوا فەرمانی بە ئێمە کردو کە لەو دنیادا بین و بچین و ناوی لە ڕستق ناوە فەضل الله وابتغوا من فضل الله لە بەخششی خوا داوا بکەن هەروەها ئێمە کۆمەڵێک ئەرکمان هەن لە ئیسلام دەتنیا بەخاوەت بە دەوڵەمەندان دەکرێن بە خاوەن سامانان دەکرێن زەکات لە دەوڵەمەند دەکەوێ وانە حەج بە بابای هەبوو دەکرێت جەنگ و جیهاد کاتی خۆی بە تایبەتی دابیکردنی پێداویستەکان بە بابای هەبوو کراوە کەواتە ئیسلام ئاوا دەڵێت دنیا وەکو خۆی ببینە ڕۆژی دوایش وەکو خۆی ببینە بە ئەندازەی ئەوە کە لە دنیادا دەبێنێ و گرنگی پێ بدە نەک بە ئەندازەی نەوەشت هیوا هەیە ملیار لێرە تەماشا دەکەی دیارە هەر بۆ خۆی کاری نەکردووە بۆ چەند وەچە لە دوای خۆشیەوە کاری کردو ئەو بەتاکید لەسەر حسابی قیامەتێتی و هەروەها لەو لاشەو دیسان نابێ گرنگیدان بە قیامەت گرنگیدان بە دنیامان لەبیر بەرز ئێمە ئێستا لە دنیاداین پێویستە مشهور لە دنیا بخۆین و مرۆڤی موسڵمان دەبێ هەوڵدا لە دنیادا چاو لە دەستی خەڵک نەبێت بەڵکو هاوکاری خەڵکیش بکات مامۆستا شتێکی جوان دەرکەوت تەسەورەکەم کە دیسان یەکێک لە کێشەکانی سیکۆلاریزم یاخود ئەلمانیەت بینینی دنیا بە تاگڕەهەندی بێ ینی بەس دنیا ببینێ ئێستا سیرمان کرد ینی ئیسلام لانی کەم ئاخرەتی یاخود ژیانی ئاخرەتی کردووە بە ڕقابە بەسەر ژیانی دنیاوە ینی هاوسەنگێکی جوان هەیە ینی لێرە تێکچوونی هاوسەنگی هەیە لە تێڕوانینی ئەلمانیا کە بە دنیایە بێواتە بەس دنیای بینێ دنیاش ینی بەخۆتە زانی کە شوێنی هەتایی نییە کەواتە ئەمەش ئێشێکی کە لە کێشەکانی ئەلمانێتە کە واتە دنیاکە بە تاگجەمسەر ئەمەش کێشە دروستەکە کێشەی ئەلمانێت لەوەدایە کە لە حەقیقەتدا مرۆڤ بۆ ئێرە نەخڵقاوە لێرە دانراوە بۆ تاقیکردنەوە بەڵام لە ئەسڵدا مرۆڤ بۆ شوێنێکی دیکە دروست کراوە لێرە دانراوە بۆ تاقیکردنەوە و قۆناغێکی ڕاگوزەر بۆیە خوا سبحانه وتعالى لە سوورەتی تەکاثوردا دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم ألهاكم التكاثر حتى زرتم المقابر زۆرکردنی سەروەت و سامان یاخو خزمان و قەومان ئێوەی خافڵاند هەتاکو سەردانی گۆڕستانتان کرد حتى زرتم المقابر بۆ دەفەرمێ زرتم چونکە مرۆڤ بە شێوەیەکی کاتی لە گۆڕستاندا دەمێنێتەوە کە دیارە قۆناغی ژیانی بەرزەخ چەند بەرابەری ژیانی دنیاە ژیانی دنیا ئەگەر کەسی 60-70-80 ساڵ بژی بەڵام لە قۆناغی بەرزەخدا هەزاران ساڵ دەژی هەتاکو قیامەت دێت ومن ورائهم برزخ إلى يوم يبعثون كسي خوا سبحانه وتعالى جاني گۆڕستانی ناو سەردان حتى زرتم المقابر گرفتی ئەلمانێت لەوەدایە کە ئەسڵەن پێشتر باسمان کرد بووناسیەکی ڕێک و ڕاستی نییە ئەم گردونە وەکو خۆی نابینێ ژیانی مرۆڤ وەکو خۆی نابینێ مرۆڤ وا نابینێ کە لێرە ئەمە ئاڵقەیەکە لە ئاڵقەکانی ژیانی ئاڵقەی دیکەی بەدوادادێن قۆناغی بەرزەخ و پاشان قیامەت و دوایی ڕۆژی دوایی و نیشتەجێبوون لە بەهەشدا و یاخو لە دۆزەخدا ئاوا نایبینێت وا دەیبینێت کە هەر لێرەیە اینجا لە ئەنجامی ئەوەدا ئەوە ئێستا دەرفەت نیە باسکەی نەگەرنا عەبدولوەهاب المەسیری کتێبێکی هەیە بە ناوی العەلمانیە الشاملە والعەلمانیە الجوزئیە بەڕاستی جوان باز دەکات کە دەرهاویشتەکانی ئەلمانیەت چین لە ژیانی خەڵکدا ئەوەی کە مرۆڤ دوایی دەبێتەوە بە شت پەرست ئەسڵ مرۆڤ دەبێتەوە بە شت ینی ئەو حاڵەتە ڕوحی و حاڵەتە تێروتا و کامڵی کە لە ئیسلامدا هەیەی مرۆڤ ئەوەی نامێنێ دەبێتەوە بە شت هەر بۆیە تۆ تەماشا دەکەی لە ڕۆژئاوا و لە ڕۆژهەڵاتی دنیا هەمووی پێشبڕکەیە لەسەر هەرچی زیاتر وەسەرێگرانی سەروەت و سامان وەسەرێگرانی هێز و پێس بەبێ گوێدانە پێوەرەکانی ئەخلاق و لانی ڕوحی و ئەمجا مافی خەڵک و ئەوانە چونکە گەر لە ڕوانگەی سیکۆلاریزمەوە تەماشای دنیا بکەی مانە هەر دنیاە هەر بەس ژیانی دنیاە بۆی خۆی پرگار دەفەرمی يعلمون ظاهرا من الحياة الدنيا وهم عن الآخرة هم غافلون ڕواڵەتێک لە ژیانی دنیا دەزان بەڵام لە دوا ڕۆژ بێئاگان هەر کەسێک تەنیا دنیای بینی هەروە دەکا
بۆیە من لە هەندێک لە کتێبەکانی خۆمدا باسم کردووە کە بەڕاستی ئیمان خواناسی و بڕوابوون بە ڕۆژی دوایی غیرەت دەداتە بەر ئینسان، جورئەتی دەداتە بەر. تەماشا ئەو قسە حەکیمانەی ڕیبعی کوڕی عامیر بکە نوێنەری سوپای ئیسلام بە سەرکردەی سعدی کوڕی بێ وەقاص ڕەزای خۆیان لێ بە کاتێک دەینەرێ بۆ لای ڕۆستەم فەرماندەی سوپای فارس. ڕۆستەم پێی دەڵێ تەم بەسەراتەکەی مفەسەلە من بە کورتی دەیهێنم دوایەوە کە دەچێ بۆ لای ڕۆستەم پێی دەڵێ بۆچی هاتوون ئەگەر ئەمە هەر بیستمان ئێوە هەژار و فەقیرن گەلی عەرەب، ئەگەر محتاج و ئاتازن تا من فەرمان بکەم هەندێک هاوکاریتان بکەین و ئەگەر بۆچی هاتوون ینی شەڕمان پێ دەفرۆشن و ئەوانە. ڕێبعی دەڵێ نحن قوم ابتعثنا الله لنخرج من شاء من عباده من عبادة العباد إلى عبادة الله ومن ضيق الدنيا إلى سعة الدنيا والآخرة ومن جور الأديان إلى عدل الإسلام. أما هم لا تاريخ الأمم والملوك الطبري دهاتوا، هم لا البداية والنهاية ابن كثير دهاتوا، هم لا الكامل في التاريخ ابن الأثير دهاتوا. دەڵێ ئەمە کۆمەڵێکین خوا ئێمەی ڕەخساندووە تاکو هەر کەسێک کە خوا بێوێ لە کۆیلایەتی بۆ مرۆڤەکان دەربازی کەین بۆ بەندایەتی بۆ خوا و لە تەنجی دنیا دەربازی کەین بۆ فراوانی دنیا و قیامەت و لە ستەمی ڕێچکان دەربازی کەین بۆ دادگەری ئیسلام. دوایی دەڵێ ئێمە لە ئێوە پێمان دەگەیشت ڕەبعی پێی دەڵێ لە ئێوە پێمان دەگەیشت ئێوە ئەهلی دەوڵەت و حەزارەت و شارستانین، بەڵام تەماشا دەکەم هەندێکتان کۆیلەی هەندێکتانن چکە دەڵێ ئەوانەی لە دەوروبەری ڕۆستەم بوون بۆی بە ڕکوع داهات بوون و دەستیان لە سەر سینگ لەو بۆ وا دەکەن. دەڵێ دوایی ئەوانی کە لە دەوری ڕۆستەم داگوت وەڵای ڕاست دەکا ئێمە هەمومان مرۆڤین بۆچی ئەو کابرا ئەوە تەقدیس و تەعزیم کە اینجا سیکۆلاریزم وا لە مرۆڤ دەکا وەکو کرمە گوڵخۆرکە دەم لە عەرزی بنێ سەر بۆ ئاسمانی هەڵنەبڕێ کە وای کرد ئەو کاتە هەرچی بەها و ڕەوشت و ئاکاری بەرز و پەسەند هیچی مانای نامێنێ، فیداکاری، جوامێری، بەزەیی، دادگەری، ئینساف ئەوانە هیچی مانای نامێنێت. گرنگەوە تۆ ئێستا مادام هەر ئەم ژیانە دنیایە چۆن زیاتر لەزەت وەردەگری وا بکە گوێمەدە ئەخلاق و مادام قیامەت نەبێ و خوا زیندوت نەکاتەوە یا هەر ئەسڵان نوکۆڵی لە بوونی خوا بکرێ و ڕۆژی دوایی نەبێ ئێستا چۆن خۆشە وا بژی. هەڵبەتە من ئەگەر کەسێک تەنیا دنیا شک بەرێ ئەوم هەر پێ هەڵەیە چونکە دوای ئەو شێوە ژیانە بە زەرەر دەشێتەوە بۆ جەستەی و بۆ ڕوحی و بۆ لایەنی کۆمەڵاتی و خێزانی، بەڵام گرنگەوەیە کە عەلمانێت ئاوا تەماشای ژیان دەکات و ئاواش ڕەفتار دەکات. بەڵێ مامۆستا دوایەوەی پێناسەی هەریەکە لە کاپیتالیزم و سۆسیالیزمەکەیت بەڵێ کەم دوو ڕژێمە ئابووریە تقریبا ئیلهامی شەدەن بە ئەلمانێت و بە ئابووری سیکۆلاریزم دوجار دێڕەخنانەکەی وە پێ وایە کە ئەم دوو ڕژێمە لە نێوانی تاک و لە نێوانی کۆیە گیریوان خواردو حەزەکەم ئەمە ڕوون بێ مامۆستا. بەڵێ کاک پەیوەند هەمیشە ئیسلام واقع خۆی چۆن ئاوای مامەڵە لەگەڵدا دەکات و ئاواشی دەبینێ جا واقع وەک خۆی بینین بناغەی هەڵسوکەوت و ڕەفتاری ڕاست دروست لەگەڵ واقعدا. ئێستا ئیسلام وا تەماشای مرۆڤ دەکات لە ڕوح و جەسە پێکاتەوە بۆیە هەم لە ئەرکەکانیدا لە دێڕوانیدا بۆ مرۆڤ هەم ڕوحەکەی دەبینێ و مافی دەدا هەم جەستەکەشی دەبینێ و مافەکەی دەدا. هەروەها لە ڕووی ئابووریەوە کاپیتالیزم بنیاتی خۆی لەسەر لیبرالیزم ناوە تاکگەرایی تەنیا تاک حساب بۆ تاک دەکا ئەو تاکە چۆن پێی خۆشە دەوڵەمەند بێ ڕابوێرێ لەزەت وەربگرێ خۆشیەکانی ژیان مەسەڵەن بچێژێ بەبێ ڕەچاوکردنی بەرژەوەندی گشتی بەبێ ڕەچاوکردنی بەهاکان بەبێ ڕەچاوکردنی داخواخواچی پێخۆشۆچی پێ ناخۆشە. کاپیتالیزم لەسەر لیبرالیزم بنیات نراوە تاکگەرایی بۆیە لە شێوەی تێڕوانینی بۆ ئابووری بۆ ژیان و گەزەران و بۆ ئەو شتانەکە خوا ڕەخساندوونی بەرژەوەندی تاک و پێخۆشبوونی تاک دەکاتە پێوەەر لە ئەنجامی ئەوەدا تەرازوەکەی لاپەڵ دەبێ. تو تەماشا بکە لە جیهانی ڕۆژئاوا چی دەبینی. هەڵبەتە ڕۆژئاوا لە کاردانەوەی کاتی خۆی
سۆسیالیزمێدا کە یەکێتی سۆڤێت تەبەنی کردبوو زۆریش لە تێپەڕاندنی کاپیتالیزمیان سوک کردووە گومانی تێدا نیە چونکە ئەوان کە وەکو دوای باسی دەکەین سۆسیالیزم دەڵێ دەبێت گرنگی بە کۆمەڵگا بدرێ لەسەر حیسابی تاک جا ئەوان لە بەرامبەر ئەو ڕەوتەدا زۆر کاریان کرد لەسەرەوە کە ئاوردنەوە لە چینی کرێکار و لە جوتیار و لە خەڵک و جەماوەر تاک نەبێتە غولێک هەموو شتێک بۆ خۆی قۆڕەکە بەڵام لەگەڵ ئەوەشدا تۆ تەماشا بکە ئێستا لە وڵاتێکی وەکو ئەمریکا لە 102 خەڵکەکە خاوەنی 198 هەموو والیداتی ئەمریکان کە کۆمەڵی ملیار لێرن هەیانە بەقەدەر 50 دەوڵەت ئیمکانیەتی هەیە تاکی یەک تاکە ئەوە تەغەولی بوونە دێوی تاکە لەسەر حیسابی کۆمەڵگا ئەمجا هەر جۆرە بازرگانیەک لەوێ سوود ڕیبا تەوانەوە ڕەوایە مەسەلەن بازرگانیکردن بەو شتانی کە زیانی هەیە بۆ خەڵک هەموو ئەو خواردنانە هەموو ئەو شتانەی کە زیانی هەیە بۆ خەڵک بەڵام ڕیکلامەکان و ڕاگەیاندن لە خزمەتی ئەو سەروەتمەندانەدایە بەبێ گوێدانە ئەوەی داخوا کۆمەڵگا زەرەر دەکەیان قازانجەکە لەولا لە جیهان لە بلوچی ڕۆژهەڵات سۆسیالیزم بە پێچەوانەوە ئەگەر لە جیهانی ڕۆژ ئاوا و لە ژێر سیستەمی کاپیتالیزمدا کۆمەلگا لە ژێر پێی تاکدا دەپڵشێندرێتەوە لە بلوچی ڕۆژهەڵات لە سیستمی سۆسیالیزمدا کە ئەوی ژێستا هەر وەسەر کاپیتالیزم گەڕاوە بەڵام تا ڕادێک ئەوەی هەرتیاماوە لەوێ بە پێچەوانەوە تاک لە ژێر پێی کۆمەلگادا دەپڵشێندرێتەوە و بڕوایان بە موڵکیەتی تاک نییە تەمان وەکو بیردۆزەکە خۆی سۆسیالیزم حەقی واقعی ئێستام نییە لە ئەسڵدا سۆسیالیزم دەڵێ نابێت هیچ کەس خاوەنی هیچ شتێک بێت دەبێت کۆمەلگا خاوەنی هەموو شتێک بێت جا لەوێ دایانگوت دەبێت کۆمەلگا خاوەنی هەموو شتێک بەڵام لە ڕاستیەوە حیزب بوو کە خاوەنی هەموو شتێک بوو نەک کۆمەلگا وە کرێکاری فەقیر هەر کرێکار بوو وەکو یەکێک لەوانەی کە سەر بە جیهانی کاپیتالیزمن کاتی خۆ ڕەخنەی گرتووە لە یەکێتی سۆڤێت دەڵێ بەڵێ خەڵک لە یەکێتی سۆڤێت یەکسانن بەڵام لە هەژاریدا یەکسانن لە برسێتیدا یەکسانن جا ئەو دوو تێڕوانینە ئیسلام هەردووچیان بە هەڵە دادەنێت دەڵێ لە ڕاستیدا کۆمەلگایەک تاکەکانی پڕی شابنەوە وەکو لە ژێرسای سۆسیالیزمدا کۆمەلگاکە بۆ خۆشی هەر زەرەری کردووە هەروەها تاکێک لەسەر کۆمەلگا بپڵچێنێتەوە ئەو تاکەش خۆی هەر زەرەر دەکات و زەرەری کردووە بۆیە ئیسلام لە ڕوانگەی ئیسلامەوە هەردوو سیستمە ئابوووریەکە هەڵن سیستمی ئابووری ڕاستەوەی کە هەم تاک مافی پارێزراو بێ خاوەنددارێتی خۆی هەبێ بەڵام قەید و بەندی لەسەر بێت نابێ بازرگانی بەم شتانە بکات کە زیانی هەیە بۆ خەڵک لە قورئاندا خوای پەروەردگار دزی احتیکار و دەست بەسەرداگرتن غەسبکردن داگیرکاری ڕیبا و سوود ئەمجا بازرگانیکردن بەو شتانی کە زیانی هەیە بۆ کۆمەلگا کۆمەڵە قەید و بەندی خستۆتە سەر مڵکایەتی تاک بۆی هەیە خاوەن بێ بەڵام کۆمەڵە قەید و بەندی لەسرە بۆی کە زیان نەگەێنێ بە کۆمەلگا لەو لاشەوە کۆمەلگا دەبێ مافەکانی پارێزراو بن بەڵام نەنگ لەسەر حیسابی تاک نەتیجە بپڵشێتەوە هیچ بوونیی نەمێنێ یعنی ئیسلام جا نەکرد لەوەدا بەڵکو لە ڕوانگەی مەسەلەن جەستە و ڕوحەوە لەوەشدا ینی تێپەڕاندن و کورتهێنان هەیە تەنیا جەستە دەخوێنێتەوە هەیە تەنیا ڕوح دەخوێنێت و ئیسلام دەڵێ نا مرۆڤ لە هەردووچیان و دەبێ هەردووچیان ڕەچاو بکرێت ئەوە دەچینە سەری ئینشاڵڵا مامۆستا بەس پرسیارێکی ترەوەیە مامۆستا کە ئەگەر ئەم بابەتی خۆمان ڕەبت بکەینەوە بە واقعەوە ڕەبت بکەینەوە بە ئێستا خۆتەزانی دنیای سەرمایه‌داری ئێستا هەیمەنی کردووە خەریکە تەسەورەکەم کە دنیا هەموو بە تەواوی داپۆشیوە ینی کەمتر ماوە کە باوا بڵێن بیردۆزەیەک و سۆسیالیزم و ئەو ئیشتراکێت و ئەمانە مەسەلەن کاتە لە دنیا ئەوانەی هەڵگری بیری مارکسی و ماویزم و ئەمانەشن هەر زیاتر ینی بۆ بابەتە ئابوووریەکە گەڕێنەوە بۆ مەسەلەی سەرمایه‌داری مامۆستا سەرمایه‌داریش پێچێ سەرچاوەکەی کاپیتالیزم بێ قسەکە لەسەر ئەوەیە ئەی بۆ ئەم دنیا نوێیە بۆ ئەمەی کە مەسەلەن ئێستا ئەم دنیا نوێی کە سەرمایه‌داری بە تەواوی دەستی بەسەراگرتووە
بۆ ئەم دنیا نوێیە بابزانی ئیسلام تێڕوانینی تازەی ئیسلام چییە تێڕوانی تایبەتی خۆ چییە بۆ ئەم مەوزوع بە وڵا کاکە پێوە من لە کتێبی چەند مەسلەیەکی باوی سەردەمدا بە درێژی باسی ئەوم کردو ئەوەی ئێستا هەیە ئەوە کاپیتالیزم نیە دەستی بەسەر دنیادا گرتو بەڵکو ئەوە گلوبالیزیشنە یعنی عەولەمە جا ئەو گلوبالیزیشنە دیارە ڕوویەکی ئابووری هەیە ڕووی سیاسی هەیە ڕووی فیکری هەیە ڕووی هەندێک بەهای هەیە و ڕووی ئیداری هەیە کە بانگەشە دەکەنێ بە دەبێت دیموکراسی بسەپێنین کە لە ڕاستیش داوان نییە قەزیە ئەوەیە کە چۆن بەرژەوەندەکانی خۆیان دابینکەن هەر بۆیە تەماشا دەکەی ئەمریکا لەگەڵ هەندێک لە وڵاتانی کەنداودا باشتری پەیوەندی هەیە لە حاڵێکدا کە دواکەوتوترین سیستەمی حکومڕانی تەبەنی دەکەن حکمی میراتی حکمی بنەماڵەیی ئەمریکا باشتری پەیوەندی لەگەڵیان هەیە هەر جارەش بە چاویاندا دەداتەوە ئێمە گەر ئێوە نەبێ ناتوان ئێوە بمێننەوە بۆ ینی خەڵکتان لەگەڵ نییە بەڵام ئێمە دەتان هێڵینەوە بۆیە دەبێت پارەمان بدەنێ هیچ کەس وەکو ئەو دۆناڵد ترامپە حەیای ئەمریکای نەبردووە ئێوە پارەمان بدەنێ بەهۆی ئێمەوە نەبێ هەفتەیەک ناتوان بمێننەوە هەفتەیەک ناتوانێت بمێنێتەوە مانەوە خەڵکی لەگەڵ نییە بەس ببوورە مامۆستا هەست ناکەیت ترامپ زۆر تعبیر لە حەقیقەتی ئەمریکا تا ئێستا پەردەیەکی تەنچیان بەسەرەوە بوو ئەمریکا ئەو دۆناڵد پەردە تەنکەکەی لادا ئەمریکای وەکو خۆی دەرخست ڕێک بە هەندێک لە دەوڵەتانی کەنداو دەڵێ بەهۆی ئێمەوە نەبێ هەفتەیەک ناتوان بمێننەوە خەڵک ناوێن ئێکەواتە تۆ دیارە دژی خەڵکی و تۆ لەگەڵ ماڵێک دای لەگەڵ بنەماڵەیەک دای جا ئەمە داڕنرانی ئەو عەولەمە و گلۆبالیزیشنەیە لە ئەخلاق و لە قیەم و بەهایەکان من لە کتێبی چەند مەسەلێکی باوی سەردەمدا بە تەفسیل لەوبارەوە قسەم کردووە بەنسبەت واقعی ئێستا باسی ئەوە دەکەین کاکە پەیوەندیان کە لە نێوان ئیسلام و سیکۆلاریزمدا کە سیکۆلاریزم هەندێکی سیستەمی کاپیتالیزم و سەرمایه‌داری تەبەنی کردووە کاتی خۆی هەندێکی سیستەمی سۆسیالیزم بەڵێ ئێستا زیاتر سیستەمی کاپیتالیزم زاڵە بەڵام ساش لەگەڵدا بێ شوێنەواری سیستەمی سۆسیالیزم هەر ماوە هەم بە ڕووسیاوە هەم بە هەردوو کۆریەکان و بە چین و بە هند بە ڕۆژهەڵاتی ئاسیا هەنی ئەو شوێنەواری ئەوان هەر پێوە ماوە بەنسبەت ئێمە چی دەکەین لە ڕاستیدا ئێمە ئەوەی کە بەڕاستی دەزانین بە حەقی دەزانین ئەوەیە کە مرۆڤایەتی دەبێت بگەڕێتەوە بۆ ئەوەی کە خوا سوبحانەوە تەعالا لە قورئاندا فەرموویەتی جا چ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی هەڵس و کەوتی میلەتان پێکەوە کە دەیبگەڕن بۆ خاڵە هاوبەشەکان و نابێت هیچ کامیان چاوی لەوبی ئەوی دیکە داپڵۆسێ و خێروبیری ئەوی دیکە بەتاڵان بەرەکە ئێستا بۆ واقعەکە هەیە بەڵام ئێمە ئەو حەقی کە لە ئاین و بەرنامەی خۆی پەروەردگار داهاتووە دەبێ بیخەینە ڕوو وە پێم وایە ئەو مرۆڤایەتی ئێستا کە لای داوە لەو ڕاستە شەقامەی خواوە لە زەکماک و فیتڕەتی خۆشی لای داوە لە عەقڵی سەلیم لای داوە ئاخر چه عەقڵێکی سەلیم ئەوە قبوڵ دەکا کەمینەیەک کە لە 102 یا 105 کۆمەڵگایەک بن خاوەنی 195 یا 198 واریداتی وڵاتەکە بن بەڵام 198 خەڵکەکە خاوەنی 102 بن و دیارە پێچەوانی عەقڵ منتیقا بۆیە ناگونجێ ئەو بەردەوام بێ و هەمیشە گرفت و کێشە دەبێ و هەمیشە ئەو کۆمەڵگایانە لە قەلەق و دڵەڕاوکەدا دەبن ئیدی خۆی پەروەردگاریش ئێمەی لەم سەرزەویە داناوە بە تاکید کە وەحی بۆ ناردوین بە تایبەت بە پێغەمبەری خاتەمدا محەممەد عەلەیهی سەڵات وسەلام بۆی ناردوو ئەو وەحیە ئیلهامی لێ وەربگیرێ بۆ ڕێکخستنی ژیان جا ئێستا کە بەشەریەت لای داوە و جولا بەلای دوانوسخەی هیدایەتی خوا داناکاتەوە ئەو خۆت ئەوە دەبینی مەسەلەن ئەو هەموو گرفت و کێشە و چەرمەسەریانە و ئەو هەموو دەرد و نەخۆشی و ناڕەحەتیانە کە بەشەرێت بەرەسیان و گرفتارە مامۆستا چەند خولەکێکی زۆر کەماوە بەس حەزم کرد ئەم پرسیارە پاراوێزیش بکەم سەبارەت بەوەی کە جەنابە دەفەرمووی خەڵک لایەوە و هەروەها پێویستە جارێککە بگەڕێتەوە بۆ ڕاستە شەقامی ئیسلام و بۆ وحی خوای پەروەردگار ینی وا تەسەوەر نەکرێت کە
ئەم ژیارە و ئەم ژینگە و واروها ئەم ژێوارە ئێستا دروست بوو ئەم پێشکەوتنی کە دروست بووە تۆ لە دنیا وەرەگریتەوە دیسان ئەیجێڕیتەوە بۆ نوسخەیەک یاخود لە وێنەیەک لە مێژوو واروها بە جۆرە لە جۆرەکان ئەیجێڕیتەوە بۆ خاڵێک لە خاڵی مێژوو واروها کۆی دەستکەوتەکانی لێ وەرەگریتەوە حەزەکەمەوە ئەتو بڵێ هیچ عاقڵێک هەبێ هیچ عاقڵێک هەبێ ئەو گومانە خراپە بە من بەرێ نا ببوورە من مەبەستم تۆ لە زیاتی وان قسە دەکەی بەڵام پێمانەیە هیچ کەسێک عاقڵەکەی هێندە کورت بێ پێی وا بێ لە قسەکانی من ئەوە وەربگرێ کێمە دەڵێن با هەرچی کە بەشەریەت بنیاتی ناوە ئاخر ئەوەی کە ئێستا هەیە ئەوە خۆ هەرهی ڕۆژئاوا و ئەوروپا نییە هەرهی ڕۆژهەڵات و ڕۆژاوا نییە ئەوە هی هەموو بەشەریەتە کەڵەکە بۆ لە سەریەک و ئەمەی لە ئێستای لێ بەرهەم هاتووە ببوورە مەسا خەڵک تەسەورەکە ئەڵێ باشە ئەگەر ئیسلام بە جۆرە لە جۆرەکان تەبەنی بکرێ لەگەڵ شاشەی زیرەک چۆن تەعامولەکە لەگەڵ سەتەلایە چۆن ویستم ئەو باس جارێ یەکەم ئەوەی کە ئێستا هەیە ئێمە نەبەهی ئەمریکای دەزانی نەبەهی ئەوروپا و نەبەهی ڕۆژهەڵات و نەبێ ڕۆژهاوە بەڵکوی بەشەریەتە و لە ڕاستیدا هەرچی پێشکەوتنێک هەیە چ لە ڕووی مادی چ لە ڕووی ئینسانی چ لە ڕووی معنەوی لە ژیانی بەشەردا ئەگەر قوڵ سەرنجی بدەی ڕیشەکەی دەگەڕێتەوە بە وەحیێکە خوا پێغەمبەراندا ناردوێتی عەلەیهیمو سەڵات وەسەلام پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام خەڵکیان فێر کردووە کە ژیانێکی تەندروست بگوزەریانە سەر زەوی دادگەری پیادە بکەن یەکسانی پیادە بکەن بە تەبایی پێکەوە بژین کەس تەماع نەکاتە نەفس و مڵک و ماڵ و ناموسی ئەوی دیکە و ژیانی خۆیان خۆشکەن بەرەو پێشەوەی بەرن لە قەدەر ئەم ژیانە دنیاییە کاتی خۆی کە فەندەمینتالیزم الئوسولیە کە بە عەرەبی بە ئوسولیەت تەرجەمە کراوە فەندەمینتالیزم لە ئەوروپا سەری هەڵدا ئێستا هەندێک وەکو قسەگوتن بە ئەهلی ئیسلام و بە تەوژمی ئیسلامی ئەم وشەی بۆ بەکاردێنن ئەوە فەندەمینتالیزمە ئیسلامیشی پێوان کە لە ڕاستیدا ئەوە درۆیەکی زۆر شاخدارە چونکە فەندەمینتالیزم کە لە ئەوروپا سەری هەڵدا بە جددی مەسیحیەکان هەندێک لە مەسیحێتون گیرەکان سەخت گیرەکان دژی هەموو شارستانەتی و هەموو بەرەوپێشچوون هەموو خۆشگوزەرانیەک بوون و دەیانگوت دەی بگەڕن بۆ ژیانی پێشێ بەڵام ئێمەی ئەهلی ئیسلام هیچ هەستیارەکمان نییە بە بەرەو پێشچوون و گەشەکردن لە ڕووی مادیەوە بەڵام دەڵێن بە ئەو گەشەکردنە لە ڕووی مادیەوە لەسەر بناغەیەکی ڕاست و دروست بێت نەک کەمینەیەک وەکوسە لە ڕیکلامەکاندا دەبینی ڕیکلام دەکەن بۆ هەندێک خانوبەرە من دەڵێم ئەو ڕیکلامانە زۆر ئەزیەتی دڵی خەڵکی هەژار و نەدار دەدا ئەتۆ بێ لەو شوقەیەدا زۆر بەختەوەری زۆر بەڵام بە چەند بەوەندە فەقیر دەبێ هەر تێوە ڕامێنێ یا مەسەلەن ڕیکلام دەکەن بۆ زۆر جۆرە خواردن و پۆشاک و لە سۆپەرمارکێتەکان و فەقیر و هەژار و نەدار و ڕەشوڕوو دەبێت هەر تێوە ڕامێنێ وەکو پشیلە دەبێت هەر زەقەی چاوی بێ ئەوە چ بەرەو پێشچوونێکە من ئەوە بە بەرەو پێشچوون نازانم کە کەمینەیەک لەسەر حیسابی زۆرینە لرفی لێدەن کەمینەیەک لەسەر حیسابی زۆری ببنە ملیار لێر بەڵام خەڵک ڕەشوڕوت بێ و خەڵک ڕوت و ڕەژاڵ بێ و خەڵک زەقەی چاوی بێ لە حاڵەتە کە خوا نیعمەتەکانی بۆ هەم بە شەرداناون ئێمە تێبینیمان لەسەر ئەوەی هەیە ئەوە یەک دوو تێبینی چی دیکەشمان هەیە کە ئەو بەرەو پێشچوونە مادیە نابێت لەسەر حیسابی ڕۆژی دوایی بێ لەسەر حیسابی ئەو حیکمەتە بێ کە مرۆڤی بۆ خوڵقێنراوە کە بەندایەتیە بۆ خوا کە تاقیکردنەوەیە لەلایەن خواوە و نابێ ئەو بەرەو پێشچوونە مادیە ژیانی دنیا لەسەر حیسابی ئەو بێ کە ڕۆژی دوایی لەبیر بچێت خۆ دەگونجی ڕۆژی دواییشی لەبیر بێ ئاگاشی لە دنیای خۆی بێ وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا ئێمە ئەو تێبینانەوان هەیە ئەگەنا لە ڕاستیدا هیچ عاقلێک ناڵێ ئێمە دەبێ بەرەو دووا بچینەوە خۆی پەروەردگار دەفەرمێ لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر وهر کەسێک لێو کە بێوێ بەرەو پێش بچێ یا بەرەو دووا بچێ ئێمە هەمیشە لەگەڵ بەرەو پێشچوون داین بەڵام بەرەو پێشچوونێکی ڕێک و ڕاست بەرەو پێشچوونێک هەموو کۆمەڵیا بەرەو پێشەوە بچێ نەک کەمینەیەکی لەسەر حیسابی زۆرینەیەک بەڵێ سوپاس دەکەم مەسا ئەڵقەی ژمارە 69مان گەشتە کۆتایی ئەندازەیەک باسی دید و تۆڕوانینی ئالمانێتمان کرد بۆ مەسەلەی ئابووری و ژیان و گوزەران ئینشاڵڵا لە ئەڵقەی ژمارە 7 بە دواوە چینە سەر دید و تێڕوانینی ئیسلام بۆ مەسەلەی ئابووری و ژیان و گوزەران سوپاس دەکەین بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەمەڵقەیشمان تاکو بێ گەشتنەوەیکی دیکە ئەمەتان بەخوای گەورە هەسپێری